کوردستان ڕاستەوخۆ ڕێبوار کاکەی پەیامنێرمان لە شاری هەولێر لەگەڵمانە. ڕێبوار سڵاوت لێبێ و دانیشتنی پەرلەمانی کوردستان لە ئێستادا بەکوێ گەیشتووە؟ بەڵێ سڵاوتان لێبێتن، دەمەوێت سەرتا ئاماژە بۆ بکەم کە دانیشتنەکە دوای ئەوەی کاتژمێرێک دواکەوت دەستی پێکرد و ئێستاکە بەشێک لە ئەندامانی پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنی یەکگرتو و هەروەها فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بایکۆتی دانیشتنەکەیان کردووە وەک پشتگیریەک بۆ فەرمانبەران و بۆ مامۆستایان و بۆ هاوڵاتیانی خەڵکی کوردستان بۆەوەی کە سێ مانگە موچیان وەرنەگرتووە. خۆپیشاندان دەکەن وەخۆیان دەڵێن ئێستا پەرلەمانی کوردستان لەسەر پێڕەوی ناخۆ قسە دەکات کە پێویست بوو لەسەر ئەو کێشانە لەسەر کێشەی هاوڵاتیان قسە بکاتن. من بۆ ئەوەی کە قسەی خۆیان بە شێوەیەکی ڕاستەوخۆ بگوازینەوە دەستنی لای دکتۆر شێرکۆ جەودەت. دکتۆر ئەم کات باش دەمەوێت ئەوە پرسم کە بایکۆتکردنەکەی ئێوە لەسەر چییە و ئێوە داواکاریتان چییە؟ بەڵێ ئێمە بەنای خۆی بەخشندەوە میهرەبان وەکو فراکسیۆنی یەکگرتو بەڕاستی و بۆ پشتیوانیکردن لە شەقام و لە داخوازی ڕەوای خەڵک و لەو ستەمە گەورەی کە لە خەڵک ئەکرێ و لە موچەخۆران ئەکرێ بە داتا و بە ڕەقەم بە بەدواداچوون هەموو ئەومان سەلماندووە کە تەقسیرێکی گەورە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە کراوە بەرامبەر بە دابینکردنی موچەی فەرمانبەران و بۆ ڕوونکردنەوەی ڕاستیەکان لە پێش جەژنەوە داوامان کردووە کە وەزیری سامانە سروشتەکان و وەزیری دارایی بێنە پەرلەمان، حکوومەت تەفاعل لەگەڵ پەرلەمانە ناکا، وەزیرەکانی نانێرێ و داوامان کردووە بە فەرمی بەوەی کە پەرلەمان بڕیار بدا بەوەی کە سەلاحێتی ئەوەی هەبێ کە هەر بەرپرسێکی حکوومەت نەهاتە پەرلەمانەوە بە غیابی پەرلەمان بڕیاری لە سندنەوەی متمانەی بۆ بدایە هەر ئیجرائێکتر کە بەرامبەری بکرێ بە غیابی بکرێ کە ئەوە ئەبوای بخراتە بەرنامەی کارەوە ئەمڕۆ نەخرایە بەرنامەی کارەوە لە پەرلەمان. بەڕاستی سەرۆکایەتی حکوومەت و پەرلەمان زۆر مقەسرە بەرامبەر بە مافی ڕەوای خەڵک کە داواکردنی موچەیەوە. ئێمە بۆ پشتیوانیکردن لە شەقام و پشتیوانیکردن لەو داکۆکیانە بایکۆتی کۆبوونەوەی ئەمڕۆمان کرد بۆ ئەوەی کە ڕای بگەێنین ئەمە بەدڵی ئێمە نییە، قەناعەتی ئێمە وانە کە باس لە پەیڕەوی ناوخۆ بکرێت لە کاتێکە قوت و ژیانی خەڵک لە ئەزمە و لە قەیرانێکی ئاوایە. بۆیە ڕاگەیاندنی پشتیوانیکردنمان لە شەقام و لە خەباتی مەدەنی شەقام پێویستی بەوە ئەکا کە ئەو وەڵامانەی کە سەرۆکایەتی پەرلەمان بۆ ئێمە ئاياتەوە کە بەتەمان کۆبوونەوە بکەن لەگەڵ سەرۆکایەتی حکوومەت یا وەزیری دارایی بێتە لیژنەی دارایی و لیژنەی سامانە سروشتەکان، ئەمانە کێشەکان چارەسەر ناکە. ئەوێ بەرلەمان ئەبێ پەرلەمان هەنگاوی کردداری بنێ و حکوومەتیش بە هەمان شێوە ئەبێ پەرلەمان بڕیار بدا هەر وەزیرێک نەهاتە پەرلەمان بە غیابی بڕیاری بۆ بدا هەر وەزیرێک بێت. وەزیرەکانی یەکگرتو ئامادەیان دەربڕیوە بەوەی کە بێن بۆ لە پرسینەوە تەنانەت بۆ لە سندنەوەی متمانەش بۆ پەرلەمان ئەگەر پێویستی کرد تەنها سەرۆکی حکوومەت ئاگادار بکەن. هیوادارین وەزیری حزبەکانی تریش بە هەمان هەڵوێستی وەزیرەکانی یەکگرتو عینەن هەڵوێستیان هەبێ. ئەبێ ئەم گرێکۆرانە بکرێنەوە، ئەم پاشاگەردانیە تاکەی نابێ ئاوا بەردەوام بێ. ئەبێ پەرلەمان بێ و دەسەڵاتی خۆی هەبێ و سەروەری یاسا جێبەجێ بکە و 111 پەرلەمانتار کەم نین بۆ ئەوەی کە ئەم هەرێمی کوردستانە ئەم بارەلارەی کە لە هەرێمی کوردستانە هەیە بە حکومڕانی ڕاستی بکەنەوە. زۆر سپاس. خاتون دەمێ ئەوە پرسم بەڵێ ام الفيري دنجي خود جايني بايكوت افانا دام برلمانا ما مداخله كيرن رئيس برلماني ريكنا دام ما بو مداخله يجيب حاجه برنامج كاري داينا و 24 ساعه بيرونا خود بيجي تنكت بيشكش كريا داشت حق هي بيشتد برنامج كاري دا بونا كريات برنامج كاري دا بسركاتي برسوي بدات اف خلكه يعني تش احساس القلب خلكي هستي ووضع تو بيرونا وخو خلكي مجلكي ما سبيك دا من عندما تاخذ تعليق كير هر فشارك بو افريكا نافد غيابات خاندن يعني هم مراعاتك جينا كرياكو نحسب كان وكي بايكوتك عرفك نافد من النفس غايب افريكا اعلان غياب من غيابك نينا في سر دريس قال شقامل قال خلكي اوي امدانين يعني قيمتها بالشعوريه قال خلكي بمشاهر طرمك وجنازك تتفش حدود يا شاحنه دا فطسي افي بيشمرقا دليو خوش نبوي في رنجي سردري قلبتك كيران ام بيروينا وخوفا رينشناب كينو افا قيمتها بالشعوريه اولا او وعد او سوزيت برلمانتار دينا خلكينا افينا جبرندم قال دنكي خلكي خوينا بوتنات لقال خلق للشقامه باش داري بكن لا قربونو كان في دنجي ام القلوينا وبهلويست اخو ام قلوينا ازدان يعني رافيناش مسؤوليتي نافا تورين يا خاري البرلمان كي تشنا كاتن بوتا ان وزير كي ناغ في تنق قسنا كاتن بزايت همي افغانداليا همي اف بموچيه اف وص اف قيدانه همي وهمي برين خاري بس بين سوباسيا خلكي خود كاين تشنكي اف خلكي بصبر وتحملها سوباسيا شلب كتخلك خلكي تفيد قيرين توجر سر من برلمان حكمات همي وقت جلسه طارئ بكان عاجل بكان كودا وضعي جرى سر كان دلي خلكي خوش كان اما تبرين يا خاري بيروينا خوفا افا قيمتها رافينش مسؤوليتي خاتون دەمەوێت پرسم پەرلەمان بەکاری خۆی هەستاوە وەکو کاری پەرلەمانی
بەڵێ پەرلەمانی کوردستان دەبێت بەڕۆڵ و ئەرچی خۆی هەرسێتن ئەمڕۆ نەدەبووە سەرۆکی پەرلەمان ئەم کۆبوونەوە بۆ پەیڕەوی ناوخۆی پەرلەمان کە تایبەتە بە 111 پەرلەمانتارەوە بەڵکو دەبا کۆبوونەوەکەی ئەمڕۆیان دوای ئەو کۆبوونەوەی کە بڕیارە لە بەیانی لەگەڵ وەزیری دارایی بکرابایە دەبێت پەرلەمان بە پێی پێویستی خۆی بە تایبەتی سەرۆکاتی پەرلەمان بە ئەرکڕۆڵی خۆی هەڵسێت خەڵک ڕژایتە سەر شەقام داوای مافەڕەوەکانی خۆی دەکاتن یاریکردن و تەلاعوبکردن بە قوتی خەڵک بەڕاستی نابێت بچێتە ناو بازنەی پرسە سیاسیەکان و کێشە سیاسیەکانەوە. زۆر سپاس. بەڵێ خاتوو دەمەوێت ئەو پرسیم کە بۆچی لە بەرنامەی کار پەیڕەوی ناوخۆ دەکە ئایا کێشەیەک یاخود هیچ مەبەستێک لە پشتەوە هەیە؟ بەڵێ بێگومان لەبەر ئەوەی سەرۆکایەتی پەرلەمان خۆی لەو ئەرکە ئەدزێتەوانەیە کە لەسەر شانێتی چونکە ئەو بەرنامەی کاردائن